پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەها عن قتل 4 من الدواب، نهی کردووە لە کوشتنی 4 گیان لەبەر، النەملة والنەحلة والهدهد والصورد. ئەوە شەرعی خوای پەروەردگارە، ئەوە زاناکانە و مامۆساکانە تۆیان فێر کردووە ئەبێ مێرولە نەکوژیت، ئەبێ مێشەنگ نەکوژیت، ئەبێ پەپولە سولەیمانە نەکوژیت، جۆرێک لە چۆرەکە هەیە پێی دەوترێت سۆڕەد نەیکوژیت. ئەو مامۆساکانە تویان فێر کردووە کاتێکی بۆ ڕاوەماسی کارەبا نەخەیتە ناو گۆمێکا و ژەهری تێ نەخەی، تێنتی تێ نەخەی، ماسیە دوانسیان دە کە پێویستیت پێ هەیە بۆ خواردنی خۆت و ماڵ و ناڵ یا بۆ کار و کاسبێوەندە ماسی ڕاوکە بهێنەوە بە قولابێکە، بە تۆڕێکە، بە داوێکە، بە هەر شتێکە. بەڵام بچی کاولکاری و وێرانکاری بکەی، ئەوە ڕێگە پێدراو نییە. کاتێک کە زانایان خەڵکی فێری ئەواکەن کە تۆ عەزێت و ئازارت بۆ مێرولەیش نەبێ، بۆ ماسیش نەبێ، ئیلا ئەوەندە نەبێ کە خوا بۆتی حەڵاڵ کردووە، ئەوانش لە سایەی ئەو زانستەی کەوا زانایان خەڵکیان فێر کردووە حەسێنەوە. بۆی ئەوانش بە چاکەی زاناکان دەزانن، بۆیە دوعای خێر بۆ زاناکان دەکەن کە خوای گەورە ڕێزیان لێ بگرێ، بە چاکە باسییان کا لە دونیا و لە قیامەت.